ڕۆبن هودی هندی کاتێک سەیری ئەم دەموچاوە دەکەیت وا دەزانی دەرۆزەکەرێکە و لە زستاندا دەژی بەڵام ئەی هەست چی دەبێ ئەگەر بزانیت بۆ ماوەی 40 ساڵ ناوی ئەم کەسە لە لیستی مەترسیدارترین تاوانبارەکانی جیهاندا بووە بەتەنیا ئەمە نا بەڵکو حکوومەتی هندی بودجەی ساڵانەی بۆ گرتنی ئەم تاوانبارە تەرخان کردبوو تەنانەت چیرۆکی ئەم کەسە ئیلهامی بۆ فلم دروستکەرانی بۆلیوود دروست کردبوو ئەبێ ئەم کەسە چی بوو بێ فیرابان غۆندار لە ساڵی 1952 لە خێزانێکی هەژار لە ویلایەتی کارناتاکای باشووری هندستان لەدایک بووە باوکی فیرابان شوانی مەڕووماڵات بوو بە ئاستەم دەیتوانی بژێوی ماڵ و منداڵەکەی دابین بکە بەڵام فیرابان دەیویست ژیانێکی جیاوازتری هەبێ لە باوکی کابریتی بوو لە ژیانی چەتە و ڕێگر و دەرس و لا یاسا ئەم ئیلهامەی لە کەسێکی خزمی خۆیەوە بۆ هاتبوو کە ناوی سالڤای غۆندەر بوو سەرۆکی گروپێکی چەتە و ڕێگری بوو ساڵانە غۆندەر ملیۆنان دۆلاری لە چەتەیەوە دەست دەکەوت فیرابان بڕیاریدا پەیوەندی بکە بە گروپەکەیەوە لە تەمەنی 14 ساڵیدا فیلێکی ڕاو کرد بەڵام یەکەم تاوانی کوشتن کە ئەنجامیدا لە تەمەنی 17 ساڵیدا بوو لێرەوە مێژووی تاوان و خوێنڕشتنی فیرابان دەستی پێکرد فیرابان زۆر ڕقی لە پۆلیس بوو هەر پۆلیسێک ڕوبەڕووی ببوایەتەوە دەیکوشت و تەرمەکەی هەڵدەواسی بەپێی راپۆرتی پۆلیس زیاتر لە 150 پۆلیس لەسەر دەستی فیرابان و گروپەکەی کوژران گومانی لە هەر کەسێکیش هەبوایە کە یارمەتی پۆلیس دەدات دەیکوشت لەو کاتەدا فیرابان ناوبانگی ڕۆبن هودی هندستانی لێنرابوو چونکە بە هاوکاریکردنی هەژاران و پێدانی پارە پێیان دەستگیرۆی دەکردن دژی پۆلیس و حکوومەتکاری دەکرد ئەوەش بوو بۆ هۆی ئەوەی پۆلیس نەتوانێت دەستگیری بکە چونکە خەڵکی هەژار خۆشیان دەویست و دەیان پاراست بۆ ماوەی 40 ساڵ لە ساڵی 1986دا پۆلیس توانیان دەستگیری بکەن بەڵام بەهۆی بەرتیلەوە کە بڕەکەی 2000 دلار بوو توانی ڕزگاری ببێ فیرابان لە ساڵی 2000دا ناوبانگی دەرکرد کاتێک توانی ئەکتەری بەناوبانگ ڕاج کۆمار بۆ ماوەی 3 مانگ بفرێنێ لە بەرامبەر بڕەپارەیەکدا کە حکوومەت گرتی ئەستۆی خۆی ئازادی کرد هەروەها چەندین کەسایەتی سیاسیشی ڕفاند و لە ڕێگەی ئەوانەوە داخوازیەکانی پێ جێبەجێ دەکردن یەکێک لەو کەسایەتیانە وەزیری کشت و کاڵی پێشوو بوو 3 ویلایەتی هند بڕی 8 ملیۆن ڕۆپەیان وەک خەڵات دیاری کرد بۆ هەر کەسێک کە لەسەری فیرابانیان بۆ بهێنێ لە کاتێکدا فیرابان زیانی زیاتر لە 100 ملیۆن دلاری بە حکوومەت گەیاندبوو لە پێناوی دەستگیرکردنیدا لە ساڵی 2004دا لە کۆتاییدا حکوومەت توانی فیرابان دەستگیر بکات لەگەڵ 2 هاوڕێیدا پێکەوە کوژران لە کاتی خۆ حەشاردانیان لە ئۆتۆمبیلێکی فریاگۆزاریدا لە چالاکیەکدا کە ناونرا کۆکۆن بە کوشتنی فیرابان کۆتایی بە کابوسی پۆلیسی هندستان هێنرا